بەشێک لە ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستان هێندە سەرسوورهێنەرن کە ئەگەر وێنە و دیمەنەکانیان بەڕوونی تۆمار بکرێن ئاستەمە باوەڕ بەوە بکرێت کە ئەو ناوچانە لە کوردستانن. مەریوان و دەریاچەکەی کە بە بەهەشتی ونبووی ڕۆژهەڵات ناسراوە یەکێکە لەو ناوچانە کە گەشتیارێکی زۆر ساڵانە سەردانی دەکەن. مەریوان سروشتێکی هێندە پاک و جوانی هەیە کە تەنانەت گەشتیارانی بیانیش سەرسامن پێ و ستایشی دەکەن. شارۆچکەی مەریوان یەکێکە لە ناوچە جوانەکانی پارێزگای سنە کە 130 کیلومتر لە شاری سنەوە دوورە. ژمارەی دانیشتووەکانی 150,000 کەسە مێژوویکی دیرین و بەنرخی هەیە لە هەبوونی شارستانیەتە جیاوازەکان وەکو مات، ساسانی و ئەردەڵان. زۆری شوێنە سەرنجڕاکێشەکانی سنووری مەریوان وای کردووە ببێتە یەکەم هەڵبژاردە لای زۆرێک لە گەشتیاران کە گەشت دەکەن بۆ ناوچە کوردیەکانی ئێران. یەکێک لە شوێنە بەناوبانگەکانی مەریوان کە 3 کیلومتر لە شارۆچکەکە دوورە دەریاچەی زرێبارە کە بە یەکێک لە تاڤگا ئاوە شیرینەکانی جەهان و هەروەها بە بەناوبانگترین شوێنی گەشتیاری لە کوردستان دادەنێت. ئەم دەریاچەیە لە ساڵی 2010 لە لیستی میراتی سروشتی ئێراندا بە ژمارەی 102 تۆمار کراوە. هەروەها لە ساڵی 2009 لەلایەن ڕێکخراوی ژینگەییەوە وەک پەناگایکی ئاژەڵە کێویەکان دادەنێت. سەبارەت بە مێژووی ئەم دەریاچەیە لە نێو خەڵکی ناوچەکەدا لێکدانەوە جیاوازە. ئەوان پێیان وایە دەریاچەی زرێبار دەریاچێکی ئەفسانەییە بە تایبەتی بەهۆی ئەوەی ئاوەکەی لەلایەن هیچ ڕووبارێک یان چەمێکی ترەوە دابین ناکرێت بەڵکو لەلایەن خودی دەریاچەکەوە دابین دەکرێت.